زیاترین کێشەی ڕقنەبوونی چووکە خۆی زیاترین کات کە شکانی چووک ڕوەداتەویش کوین پۆزیشنە لە 3 بۆ 8 دقە نۆرمەڵە ئەگەر پیا بگا بە وەرگازم. پیاوان لە کاتی دروستبوونی هەر گرفتێک لە ڕووی سێکسیەوە شەرم لەوە دەکەن کە سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن کە ئەمە جیاوازە لە چاو ژناندا کاتێکە سەردانی پزیشکانی پسپۆڕ دەکەن لەو بوارەدا. هەندێک لە پیاوان کە کاتێ تووشی ئەم بابەتانە دەبن کاتێ ئیهمالی دەکەن ئەمە سەردەکێشێت بۆ چەندی کێشە خێزانی. من ئەمڕۆ هاتوومەتە لای دکتۆر ڕەنج بیلال پسپۆڕی نەزۆشی پیاوان و گرفتەکانی سێکسی فەرمتی ئێرە سڵاو لێ بێ کاکتۆر. پیاوانی خۆمان ئێستا لە ڕویان دێت سەردان بکەن شەرم ناکەن بە شێوەیەکی گشتی ئێستا باشترە تقریبەن 50% پیاوان شەرمیان شکاوە و سەردانەکەن بۆ کێشە سکسیەکانیان. بەگشتی ئەو حاڵەتانە چین کە ڕوبەڕووی پیاوان ئەبنەوەی لە ئێستادا هەیە. زیاترین کێشەی ڕقنەبوونی چووکە یا زوو گەیشتن بە وەرگازم ئەوە زیاترین دوو کێشەیە کە لە ناو پیاوانە هەیە. ئەی وەکو بابەتی شکانی چووک کام حاڵەتە ژواریدا شکانی چووکی شواردە بەڵام ئەوە حاڵەتێکی بە حاڵەتی کتوپڕ دانرێت و ئەتوانین بە کورتی باسیکەین. شکانی چووک بریتیە لە تەقاندن یا برینداربوونی تۆنی کالبۆجینیا ئەو دوو بۆڕەیەی کە خوێنبەر خوێنی بۆتیا ئەهێنێت و زیاترین کات لە کاتی سێکسا ڕوو ئەدات کە ئەندامی نێرینەی پیا و دەخزێت لە زەی مێینەدا و بەردەکەوێت بە ناوچەی حەوز. لەو کاتە پیا و هەز بە ئازارێکی زۆرەکات و ئاوسانی چووکی ئەبێت و شلبوونەوەی زەکەری تووشە بێت. بۆیە ئەبێ لە ماوەی 8 ساعات کەمتر نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت بۆ ئەوەی ئەو پیاوە تووشی کێشەی ڕقنەبوونی چووک نەبێت یا خواردبوونی چووک یا تێکچوونی شێواز و قەبارەی چووکی. ئەو هەڵانە چین کە نابێت لە کاتی جوتبوونە بکرێت بۆی کە ڕوبەڕووی ئەم حاڵەتە نەبێتەوە. خۆی زیاترین کات کە شکانی چووک ڕوەداتەویش کوین پۆزیشنە کە ئەتوانین بڵێ نافرەتەکە لەسەرەوە بێت ئەبێ بە وریاییەوە سێکس ئەنجام بدرێت لەو کاتەدا. تایبەت بۆی کە باسەکەوتە حاڵەتی ڕەبنەبوونی چووکمان هەیە یاخۆت ئەو بابەتێنە زۆشیانەمان هەیە ئەمە لە چ تەمەنێکا ڕۆئەیات ئەو شتانە چین کە کاریگەری لەسەر ئەمە دروستەکات. بە شێوەیەکی گشتی لە سەر و 40 ساڵێوە 52% پیاوان تووشی کێشەی ڕقنەبوونی چووکە بن کەواتە لە هەردوو پیاوێک بۆیە تووشی ئەم کێشەیە بێت و هۆکارەکان ئەتوانین دابشکەین بۆ هۆکاری جەستەیی و دەرونی. هۆکاری دەرونی وەکو خەمۆکی و دڵەڕاوکێ و قەلەقی و سترێس. هۆکارە جەستەیەکان بریتین لە کێشە لە هۆرمۆنەکان کێشەی هۆرمۆنی تێستۆستیرۆن یا پرۆلاکتین یا کێشە لە خوێنبەر و خوێنهێنەر و دەمارەکانی چووکە هەبێت بەهۆی هەر نەخۆشیەکی درێژخایەن وەکو نەخۆشی زەخت شەکرە بەرزبوونی چەوری خوێن یا سزبوونی گورچیلە سزبوونی جگەر یا نەشتەرگەریەک ئەنجام دراوە لە مەنتقەی حەوزە کاریگەری کردووە لەسەر دەمارەکانی چووک وەکو نەشتەرگەری بۆ لابردنی قۆڵۆن یا پرۆستات یا میزڵدان بەهۆی تیومەرێکەوە بێ یا شتێک یا ئەو کەسانەی کە تووشی شکانی چووک بوون یا خواردبوونی چووک و کاریگەری کردووە لەسەر دەمارەکانی. بە شێوەیەکی گشتی ڕقنەبوونی چووک ئێستا چارەسەری هەیە ئێمەش چارەسەرەکان لامان بریتیە یا لە حەب یا دەرزی یا نەشتەرگەری و ئێستاش لە سلێمانی پێشکەوتوترین نەشتەرگەری ئەنجامەدەین بۆ کێشەی ڕقنەبوونی چووکەویش پێوترێ دەهامات دوو جۆرەیە نیمچەڕق یا هایدرۆلیکی. ئەم نەشتەرگەریە ئەنجامەدەین بۆ هەر کەسێک کە کێشەی ڕقنەبوونی هەبوو و سوودی لە حەب و دەرزی نەبوو ئەو ڕێگە چارەسەرە ئەتوانین بۆی ئەنجام بدەین و ڕێژەی سەرکەوتنی 9% و هیچ کێشەی نامێنێ. هیچ کام لە گەنجان سەردانەکەن بۆ گرفتانە؟ بەڵێ حاڵە گەنجایشە هەیە لە گەنجیشە هەیە و لە بەتەمەنیشە هەیە. حاڵەتێکی تر هەیە کە زۆر باسەکرێت نەو پیاوانەوە هەندێک جارەبێت تە کێشەی خێزانیش زوو ئەو هاتنەوە ئەمان چییە؟ ئەمان چارەسەری چییە؟ زوو ئاواتنەوە ئەتوانین بڵین ئەگەر هەر پیاوێک لە 2 بۆ 3 خولەک کەمتر تەواو بوو
یا نەیتوانی هاوبەشەکەی بگەینێ بە ئۆرگازم ئەوە کێشەی زوو تاوابوونی هەیە. هۆکارەکانیش هەنێ هۆکارێ لەواچێت دڵە ڕاوکێ و قەلەقی هۆکار بێت یان نەخۆشی ڕژێنی غودەی دەرەقی یا ڕژێنی پرۆستات کێشەی تیابێت هەوکردنی تند و درێژخایەن. چارەسەری ئەمەش چارەسەری لە ئێستادا یا حەپە یا نەشتەرگەریە یا ئاتوانین فلەری بۆ ئەنجام بدەین بۆ ئەوی تۆزێ تاخیر بێت کێشەی نەمێنێ. بۆ من ئەم حاڵەتانە ئەبێ لە کاتی دروستەکەی چەندێکە ئەبێ لە چەندێکە تەواو ببێت. خۆی نۆرمەڵی توێژینەوەکان ئەڵێن لە 3 بۆ 8 دقە نۆرمەڵە ئەگەر پیاو بگا بە وەرگازم. ئەگەر درێژتر بێت لە 8 دقە کێشەی نییە، بەڵام ئەگەر سەر و 20 دقە و نیو ساعت بێ ئەوەی شەتوانین بڵێن هەر کێشەیە. کاکتۆر توانای سێکسی پیاوی کورد لە چه ئاستێکایە باش یا خراپە بەگشتەوەکە ئێوە لە بوارەکەیان؟ توانای سێکسی پیاوی کورد باشە، بەڵام بەس لەسەر پیاوەکە ناکەوێ ئەبێ هاوبەشەکەشی یاریدە دەربێ بۆ ڕوژاندن و بۆ گەیشتن بە ئارەزوویەکی باش و ڕەخبوونێکی باش و ئۆرگازمێکی باش. گەنجان زیاتر بۆچی سەردانەکەن؟ زیاتر بۆ یا کێشەی زوو ئاواتنەوە یا کێشەی نەزۆکی و هەندێک گەنجیش کێشەی ڕقنەبوونی چووکی هەیە یا کێشەی مناڵ بوون نەزۆکی.